ئەم بەرنامەیە بە سپۆنسەری کۆمپانیای دیناری عێراقی پێشکەش دەکرێت. بینەران بیسەرانی کەناڵی دیمەن ئامادەبووانی بەڕێز سڵاوتان لێبێت لە وەرزێکی نوێی کەناڵی دیمەن بابەتێکی نوێ بەرنامەیەکی نوێ ئامادە کراوە بە ناونیشانی لەگەڵ دکتۆر کەریم هیواداری نێوە لە ماڵی خۆتان و ئێمەش لەم هۆڵە پێکەوە هەر جارەی دەمەتەقەیە گفتوگۆ دیبیت لەسەر بابەتێکی کۆمەڵایەتی دەرونی بکەین بۆ ئەوەی بە هەموو لامان سوودی لێوەربگرین بۆ ئەوەی پێکەوە بتوانین خێزانێک و کۆمەڵگایەکی بەختەوەر بنیاد بنێین هیوادارین هەموو لایەک سوودی لێوەرگێ بە تایبەتی ئەم خۆشەویستانە کە لەم هۆڵە لەگەڵمان ئامادەن و پێکەوە گفتوگۆ ئەەکەین سەرەتا من باسی بابەتەکە ئەەکەم دوایی ئەکەوینە گفتوگۆ و مناقەشە بۆ ئەوەی لە ناو دڵ و دەرونی ئێوەیە هەیە لە ڕێی ئەمانەوانەیە پێمانەگات و ئێمە ژەوڵی بتوانین وەڵامتانێنەوە دووبارە بەخێر بێن سەر چاو هیوادار ئینشەڵا پێکەوە بتوانین قسە لەسەر بابەتێک بکەین کە بابەتی یەکەمی بەرنامەکەمانە ئەویش لێبوردەییە. لێبوردەیی تەسامح بە ڕێزان یەکێکە لە قیەم و بەها ئەخلاقیەکان لە هەموو دنیای ئێستا ئیش لەسەر بەها ئەخلاقیەکان ئەکرێت. بڕواتان هەبێ بە ڕێزان هەر یەکێ لە ئێمە یا هەر مرۆڤێک زانستی دنیای پێبێ عیلمی دنیای پێبێ ئەگەر بەها ئەخلاقیەکانی لەگەڵا نەبێ بەکارەساتەوە بێ. کاڵین بەها ئەخلاقیەکان زۆرە لێبوردەییەکیشانەکە لەم حەڵقەیە باسیەکەین دڵسۆزی بەوەفایی ڕازگۆیی ئەمانەت ڕێزگرتنی گەورە بەزەی هاتنەوە بە ئاژەڵە نیشتیمانمان خۆش بێت چی ئەمانە هەمووی بەهای ئەخلاقین بە ڕێزان من عیلمم بۆ چییە ئەگەر یەکی عیلمی دنیای پێ بۆ چەسانەوە بۆ زوڵم وستەم بەکارێنە اینجا یەکێ لەو بەها ئەخلاقیانە کە یەکێکە لە خەسڵەتەکانی مرۆڤی دەروون دروست بۆیە ئێمە بابەتەکە بەستینەوە بە دروستی دەرونی خۆمانەوە یعنی بەراورد دێکەین لە بینی ئەوانەی کە حاقدن دایمەن حقتەڵەگرن ڕق و کینە لە ناوە خۆنەوە جیاوازیان چێ لە لایانی دەرونیەوە لەگەڵ ئەوانەی کە بەخشندن کە لە خەڵکە بورن کە تەسامحیان هەیە بێگومان زۆر هەیە زۆر جیاوازیەکی زۆر هەیە. تەبەن مەبەسمان لە لێبوردن چیە بە ڕێزان بریتیە لە ئاسانکاریکردن یا چاوپۆشیکردن لەو شتانەی کە قابلی چاوپۆشیکردنە و بەخشینی بەرامبەرەکەیە ینی بۆ ڕێگا ئەڕۆینێکی جنێوەکمان پێەیە بۆ نمونە ئێساوای لێ هاتوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبوک قسەیەکەکەی 100 جنێو بۆیە ئیتر نەفسێتی ئینسان وایە بەڕێزان خوای گەورە مرۆڤەکان چۆن پەنجەی دەست وەکو یەک نین مرۆڤەکانیش وەکو یەک نین لە ناو یەک خێزانە بەڕێزان دوو کەس حتا دوو مناڵ نابینی بیرکردنەوەی وەکو یەک بێت. اینجا تەسامح و لێبوردەیی لەم ڕۆژەیە زاناکان ئەڵێن لە هەموو سەردەمێ پێویسترە. بۆچی لە هەموو سەردەمێ پێویسترە بە ڕێزان ئێستا تۆ لەم شارەیە لەم سلێمانیە یا لە هەولێر یا لە دهۆک یا لە کەرگووک یا لە هەڵەبجە لە شوێنە عەرەبی لێ فارسی لێ تورکی لێ ئێزیدی لێ مەسیحی لێ کاکەیی لێ نازام شیعەی لێ سوننەی لێ چی لێ باشە گەر ئێمە هەموو تێکەڵین هەر یەکە بیر و باوەڕێکمان هەیە هەر یەکە و مەسەبێکمان هەیە ئەگەر هەر یەکە مصڕ بێ لەسەر مەسەبەکەی و بیر و باوەڕەکەی و ئایدۆلۆجیەکەی خۆی ژیانە ڕوا بەڕێوە نە وەڵڵەه بێ بە دۆزەخ هەر بڵێن من ڕاستم و تۆ ئەم هەموو حیزبە هەیە ئەم هەموو ئایدۆلۆجیا هەیە بۆیە دنیا بۆ بە گوندێکی بچووک جاران لە گوندێک کابووین هەمووی خزم و کەسی یەک بووین و ناسیاوین بیرکردنەوەمان هەمووی وەکو یەک بوون نزیک بووین لە یەکەوە کێشە نەبوو بەڵام ئێستا وەکو وتم لە هەر شارێکا بگرە هەزاران ئایدۆلۆجیا و بیر و باوەڕ و مەسەب هەیە باشە گەرەمە هەر یەکە و لەسەر ئەوەی خۆی سوور بێ و لێبوردن نەبێ بەرامبەرەکە ژیان نەبێ بە دۆزەخ بەڕێزان ئەو ژیانی ئێستا زۆر قودس بوو وەکو جاران نەماوە ئیغراءاتەکانی بەردەم ژیانمان زۆر زەحمەت بووە وڵای جاری وا هەیە خۆشتان ئێستا لەوانەیە هەمومانەوە بینێرە بە ڕێزانەی کە ئێستا ئەمان بینن ینی جاری وا کە سلفی سیارەکە لێڵێ چیتە جەپەوە ئەو خەریکە خۆی ئەیشکێنێتەوە بەسەر تا ئەو لە ترافیک لایتێ بەس چاوتروکانێت تۆزێ دواکەوە مەشغوڵ بە شتێکەوانەیە دەهۆڕینێ بۆ لیا ملیۆنێنێتە دەرەوە جنێوە قسەی تا دوای باش ئەگەر ئێمەش وەکو ئەو بکەین و ئێمەش ملمان بێنین دەرەوە لە جامەکە و دوو جنێی پێ بین و لە فەیسبووکەکە دوو قسەی ناشرینی پێ بڵێن و لە گەڕەکە لەسەر نازانم ئاو لەسەر مناڵ و ژیانەوە بە دۆزەخ بەڕێزان قەت کەسمانی سراحەت ناکەین
بۆیە ئێستا وەکوتم لە بابەتی دەنوونزانی ئەرێنیا نسی پۆزتیڤ ئەڵێ ئەبێ ئێمە ئیش لەسەر خاڵە بەهێزەکانی مرۆڤەکان کەین بابەت باسی خەمۆی کێ و دڵە ڕاو کێ و کێشەکان و ڕەشببینی و نازانم چی باسی گەشتبینی بکەین باسی لێبوردەیی بکەین باسی تەسامح بکەین باسی بەخشندەیی بکەین ئەمە زۆر زۆر گرنگە بەڕێزان بۆیە ئەبێ ئێمە لە مناڵیەوە لە دوایە باسیەکەین چۆن لە ناو خێزان و لە باخچەی ساوایەنەوە مناڵەکانمان فێری لێبوردەیی بکەن نەگاوە ئینتیقام لە یەکتری بکەینەوە بەداخەوە لێبوردەیی تەبەن هەموو کەسێک ناتوانێت لێبوردە بێ بۆ معلوماتتان بەڕێزان ئینسانی گەورە ئەوانەی کە گەورە مەبەستم جسم نییە گەورە بە ئەخلاق گەورە بە عیلم گەورە بە ڕۆشنبیری ئەوانە لێبوردن ئەجینا ئینسانی بوو دەڵە دوو لە ڕووی ئێوە بینەران یعنی دایمەن حاقدن بە دوای ئینتیقامە ئەگەڕێن بەداخەوە ئێمە نەمانتوانیوە لێبوردەیی لە ناو دڵ و دەرونی خۆمانە مناڵەکانمانە پەروەردەکەین زۆر جارێ دایک باو مناڵەکەی شەڕەکە لە جیاتی داینێ ئامۆژگاری بکە پێی بڵێ کوڕم لەسەر چی بوو خەتای کامتان بوو کێتان دەست پێشخەر بوون بچێ مناڵەکەی تر بێنێ قسەی لەگەڵا بکە یا لەگەڵ باوکو دایکی قسە بکە گفتوگۆوە یەکسەر لە چی لێکردی شەقی تێڵای بڕۆ دوو شەقی تێڵە ئێبرا بەڕێزەکەم تۆ ساڵی بڕۆ دوو شەقی تێڵەوی دوو شەقی تری تێڵەیاتەوە باوکیەوە داخلە کەوتە چ قازانجێکمان کرد یان ئێمە شەڕێکمان لەسەر بەزەگەر لێبوردە بووی نایە ماو تا بابە گیان ئەگەر مناڵەکە هەر نهاتە سەر ڕێڕاست ئەگەر دایک و باوکی نەسیحەتیان نەکرد ئامۆژگاریان نەکرد تۆ لی دوورکەوەرەوە تەعاملی لەگەڵا مەکە بەڵام بەداخەوە ئێمە کە شتێک گەبێ ئەڵێ لە جێی نازانم چی قوزەڵ قورتە ئەوتی سیرە وەڵێ پیاز ئەوتی نێرە بڕی دوشە ناگەین لە ناو خێزانیشان لە ناو هاوسەرگیریشە بەڕێزان ئەگەر پیاو لێبوردە نەبێ بەرامبەر هەندێشتی ئافرەتەکەی ئەگەر ژنەکە لێبوردە نەبێ بەرامبەر هەندێشتی پیاوەکەی ژیان نەبێ بە دۆزەخ ژیان ناتوانین بژین بۆیە لێبوردەی یەکێکە لەو خەسڵت و سیفات و بەهەخلاقیانەی کەسانی سەرکەوتوو وە کۆمەڵگای دەرون دروست بەڕێزان خۆ لە کامێرەی شاراوایە سەیریکەن بزان نەها وڵاتانەی کە ئەم قیەم و بەهایانیان تیا زەرع کردو ئێمە چیمان فەرقە لەگەڵ یابانیەکە چیمان فەرقە لەگەڵ ئەمریکیەکە بۆ لای ئەوان جانی لێبوردەی من باسیەوە ناکەم زەلامێکی قاتل مجریم ئیستیسنایەوە بەڵام بەعام سەیریکە بزانە هەر لە کامێرەی شاراوەکانمانە بەڕێزان ئێمە ئەو کامێرەی شاراوی ئەجنەبیانە ئەبینین هەمووتان بینیتانە ئەها کە شتێک لێوی ترەکە لە مەطعەمەکە بۆ نمونە چێشتە قاپەکە لە بەردەمی ڕاکێشەیە پاڵێکی پێونیاویەکە ئەوەندە ئەعسابی ساردا هیچ قسە ناکات بەلایە سەی دەبێ یعنی لیشیاتۆڵم کابرای بواکە ئەبێت چی بێ ئەبێ کەسێکی ئاسایی بێ کەسێکی ئاسایی نەبێ بۆ چیە برسیەتی چیەتی ئاسابی ئەوەنگە ساردە پەلاماری نایە بەڵام لای ئێمە کامێرەی شاراوەکە ئەر قاپەکەی والێکرد یەکسەر یا بە دەم و چاویە هەمزان چەند دەما چەند ئەعسابمان گەرمە چەند منفعیلین یەخۆ کوشن و بڕین هەر لەوەی بەڕێزە کە تۆ ئەعسابە گەرم بۆ عەسەبی بووی تووڕە بۆ عەقڵیش ناکات بەڵام لەوێ وایان فێر کردوون بە دوای شتەکەی ئەگەڕێن بۆ ئەمەوە ئەکات بۆچی ئەم خوانە لە بەردەمی من ڕائکێشێ دەبێت چی بێت برسیەتی کابرا سەرخۆشە کابرا کەسێکی خاوەن پێداویستی تایبێتە بڵێنەوەی کە پیاڵێن بیرکۆڵ ئەمانە هەمووی پاساویان هەیە بابی خوا گردنی ئازابێ لای ئێمە بە ئیهانەیە زانین بە سوکایەتیە زانین بڕۆ ئەوانەی کە کامێرەی شاراوایان کردووە لە وڵاتانی وەکو ئێمە هەمووی لیانیان خواردووە بەڵام وڵاتانی تر بەو شێوەیە نییە بۆ فێری تەسامح لێبوردەیی کران بەڕێزان ئێمە باوکە گەورەمان ئادەم بۆ غەڵەتی کرد چێ هەیە غەڵەت نەکا چێ هەیە لە ئێمەی بەشەر غەڵەت نەکا جا باش ئەگەر هەڵەمان کرد و ئێمەش بەرامبەری هەڵەمان کردەوە بێگومان ژیانە بێ بە دۆزەخ جا زۆر جار ئێمە لە پەروەردەی ئینە پەروەردەی مۆڕاڵیە ئەڵێ لەگەڵ مناڵەکە و دانیشەوەرە فێریکە ئەوە هیچ کۆمەڵێ ڕێکاری هەیە کە بتوانین لە باخچەی ساوایانەوە ئەم گیانی لێبوردەیە تەسامحە لێخۆشبوونە لە دڵ و دەرونی مناڵەکانمانە بچێنین بۆ لەگەڵ مناڵەکەی ئاڵێ باشە کوڕم مەسەن برا گەورەکە و یا برا بچووکەکە و غەڵەتێکی بەرامبەرە کرد باش ئەگە تۆش غەڵەتی بەرامبەر بکەیتەوە ئەو شەقێکی تێڵای تۆ شەقێکی تێڵیتەوە ئەو تفێکی لێ کردی تۆش تفێکی تێکەیتەوە ئەو شتێکی پیاچای ناو خێزانمان چی لێیە بێگومان کە مناقەشە و گفتوگوی وەڵە ناخۆشە بێ تۆ تووڕابی دایکم تووڕابێ من عەزیەتم پێگا براکەم عەزیەتی پێگا باشە ئەگەر براکە و شتێکی و تۆ گەردنە ئازا کرد و تا قەی ناکە جارێکە دووبارەی مەکەر و لێ خۆشبووی کامیان قازان زمانە بەڕێزان هەر لە مناڵی ئەمە توانین ئەمانە زەرعکەین بۆ لە وڵاتانی ترەمەیان کردووە لەبەرەوەی پەروەردەیەکی دروست کراون ئێمە بە دوای شەقتیاڵان و ئینتیقام و تۆڵەسەندنەوەی ئاگەڕێن عەکسەوە هەندێک جارەگەر ئینسان لێبوردە بێ بەڕێزان بە هەندێک کەس وەزان ترسنۆکە تۆ سەیری و چەمکە ئەو تێگەیشتنە بەعکسەوە گەورەی ئینسانەوەی لە لێبوردەیە بێت تۆ بۆ خۆ دەخەیتە ئاستێکی کاکە هیچ لەو سەرجادەیە قسەی غەڵەتی بەرامبەرەکە
معقولە تۆش وەکو ئەو بکەی ئەڵێ وازی لێبێن ئێمالیکە یەکێکی و خۆی بۆ پێیابێ تەواو من لە شەڕێەوە ڕزگارم کەسانێکن وانە خۆ بەدەست من و تۆ نیە بۆ یەکە لەو من لەگەڵ ئەو مناڵەیە ئەم دایەلۆکاکە ئەم گفتوگۆیەکەی بە ئاسایی زۆر زۆر بە تەبیعی وەریەگرێت و وردە و داگاتەوە قەناعەتە تەمەن ئەبێ شتەکان ئالێرە دروست بێ بەڕێزان لە ناو مێشکمانە قەناعەتێ بیر و باوەڕێ دروست بوو کە لێبوردەی بە قازانجی هەمومان تەواوە بێ تەواو ئیسپا ئەیکین بە عەمەلی هەتا وەکو لێرە فکرەکە نەچەسپێ ئەم قەناعەتە دروست نەبێ ئەو بیر و باوەڕە دروست نەبێ ڕەفتار ناکەین چکە ڕەفتاری ئێمە ڕەنگدانەوەی بیرکردنەوەمانە چۆن بیر بکەیتەوە ئەوە ڕەفتارەکەی ئەگەر بیرکردنەوەمان ئەرێنی بێ پۆزەتیڤ بێ ڕەفتارمان ئەرێنی و پۆزەتیڤ و باشە بێ بەڵام بیرکردنەوەمان نێگەتیڤ بێ ڕەفتاریشمان نێگەتیڤە بێ جا بۆ هەندێک کەسێ وەزانێت تەسامح ترسنۆکیە لێبوردەیی لێخۆشبوون ترسنۆکیە نەخێر ئەمە بەهایکی ئەخلاقی گەورەیە ئێمە قیمەتی نازانین بەسکایە پرسیارێک ئەکرێ ئایا دەکرێت لە هەموو شتێک خۆش بین یعنی ئێمە هەر زوڵم و ستەممان لێ بکەین نەخێر ئێمە باسی ئەوە ناکەین ئەو شتانی کە ڕۆژانە ڕوئەیە بەڵام جاری وایە تەعدایەک لێ ئەکرێ ئەوە یاسا هەیە پەنا بۆ یاسا ئەبم مڵک و ماڵتە داگیرەکرێ شتێکە بێت لەمانە لێبوردەی نییە بەس ئینتیقامیشی لێ ناکەمەوە ڕێی یاسا ئەگرم ئەزان بەڕێزان ئێمە حتا ڕێزی یاساژ ناگرین ڕێزی یاساژ ناگرێن چەند یاسا وەکو خۆی پێشێل ئەکرێت وەکو خۆی جێبەجێ ناکرێت بەڵام چەند جار ئێوە بینیتان دوژمنایەتی دروست بووە حادسەی سیارە بۆ قەتڵ بۆ شتێ بووە ئەمە کەسە تاوانبارەکە بن بۆ دادگا نایەڵن چێچن لەسەر بینای دادگا بۆی دانیشن ئەڵێ پیا ئەو پیاوە تۆڵی خۆی بەدەستی خۆی بکاتەوە ئەبی ئەم ئەفکارانە بگۆڕێ بەرگیانە کۆمەڵگاکەمان لەوە خراپتری لێ ئێمە هەموو کوشتن و بڕینە بۆ هەیە هەموو تاوان و سەرڕێمە لە حەڵقەیەکە باسی کوشتن و بڕین و تاوانەکەین بۆ زیایی کردەوە چونکە ئێمە ئەو گیان و ڕوحەمان زەرع نەکردووە ئێ بابە ئەمە یاسا هەیە ئەمە سژنیەکا و مؤەبەدە ئیعدامە چییە ئەیکا تۆ بۆ ئەچی خۆ تاوانبارەکەی هەم ئەشی کوژی جارێکە چتە سجنەوە بەس بۆ ئەوەی نییە بڵێ من بەدەستی خۆم حەقم خوێنە پیا ئەو پیاوەیە بەدەستی خۆی حەقی خۆی وەرگرێ نەگی یاسا کە پیاوی ترسنۆک ئەم بۆ چوونانە ئەڵێ پیاوی ترسنۆک کەسی ترسنۆک پەنا بۆ یاسابە ئەم بۆ چوونانە هەمووی بۆ چوونی غەڵەتن شارستانی نین بەڕێزات ئێمە لە ناو ئەم گردونیان لە ناو ئەم وڵاتە هەموو جیهانان ێسا لێبوردەیی تەسامح وەکو وتم ئینتیقام و تۆڵەسەندنەوە بەرەو کارەساتمانە بابی نابینی ئێسا لە کوردستان ئەگەر ئاوە بەردەوام بێ خۆ دوو کەس لەگەڵ یەکتریان نابینی دۆستایەتی و پەیوەندی خۆشەویستی هەبێ باوکە لەگەڵ کوڕە لەگەڵ برا لەگەڵ برایە حیزبەکان لە ناو یەکتریە شارەکان ینی وای لێ هاتووە بەڕێزان ژیان زۆر ناخۆش بووە ئێمە عقڵمان هەیە خوای گەورە عقڵی ئاوینەتێ ئەوە عیلم هەیە زانست هەیە دەوەرە بە ئێمە وەکو وڵاتانی تر با لە مناڵیەوە تازەم جیلەی ئێمە ڕۆی بەڕێزان ئەمە ئێمە و بە دواوە و جیلێکی بڵای ئەوەی لە دوای 15 و 16ەوە تازە بە ئێمە ناگۆڕێ بەزەوەی پینەوەپەڕۆیکەین بەڵام ئەگەر بێت و ئێسا ئێمە گلەیەکەمان لە حکوومەتی هەرێم ئەوەیە کە لە 1992وانێ ئەگەر وەزارەتی پەروەردە بەرنامەیەکی دروستی هەبووایە بەرنامە و پرۆگرامێکی دروستی هەبووە بۆ بنیاتنانی کەسێتی تاچی کورد ئێستا جیلێکی 28 ساڵی پەروەردە بوو بە بەها کوردەواریەکان ڕێزی خەڵکی بگایمە چۆن چاوساوی نەتەوانێ ئاگامان لە کەسانی تر بێت عدا لە خەڵک نەکەین چۆن بێ وڵاتین چۆن هەوڵ بین وڵاتی بە خۆمان دروستکەین چۆن هەوڵ بین گیانی کوردایەتی بە قووەتکەین ئێمە ئەو گیان بەهایەنەشمان نهێش بەهای کوردایەتی وەکو پێویست بە حقیقەت جانان باشتر بوو لە زمانی بەعسا کە دوژمنمان بوو بەڵام ئێمە نەمانتوانی ئەوە هەمووی لاقی بە پرۆسی پەروەردە و فێرکردنەوەیە ئەگەر ئەم پەروەردەیە لە 92 مانتوانێت بەرنامەی چاک بنین ئەم یەکێک لەوانەی گیانی تەسامح و لێبوردەیی بوو ئاو ئینتیقام و تۆڵەسەندنەوە نەبوو ئاوا من یەک نمونەی بچووکتان بۆ یێنمە بەڕێزان کوڕێکی گەنج لە زانکۆ بوو هات ڕۆژێ لەگەڵ منە قسەی کرد و کاتە من لە زانکۆی سەلاحەدین بووم وتی کاک دکتۆر من کێشەیەکم هەیە حەزم بە ژیانە ئەمەوێ هاوسەرگیری بکەم ئەمەوێ خزمەتی دایکم بکەم ئەمەوێ شەهادەی بەرز بێنم یەکێ بووی لە خوێندکارە زیرەکەکان قوتابێکی زیرەک بوو بەزووتی ئێستا لەگەڵ برادەرێکمان دەنگەدەنگێکمان بوو بە منی و دەگەر پیاوی چۆ تۆڵەی باوکە بکەرەوە منی شاتومەتە دنیا باوکی خۆم نبینی و نازانم دەستکی دایکما بوو دوای پرسیار و شتی و ئاوام کردووە باوکم کوژراوە چی بکەم من ئێستا وتم باوکە جان ئەوە تۆ عمرە نزیکەی 20 ساڵە 20 ساڵە باوکە 21 ساڵە کۆچی دوایی کردووە خوا لێی خۆش بێ ئەکید ئەوەی کە کوشتوێتی بزانە ئەکید حکومراوە نازام چی کراوە ئەرە وڵا حکومراوە دوای عەفو کراوە نازام چی الحاصل وتم ژیانی ئاسایی خۆ بژی وڵا بە منیان و تۆ غیرەت نییە تۆ پیاونی ئەبێ بچی تۆڵەی باوکە بکەیتەوە
هەر کەسی نزیکی خۆشم منی جەسا چی بکەم وتم باوکە گیان معقولە تۆ بچی ئێستا زەلامێ بکوژیتەوە خۆشت دەڕۆی لە سجنە عەرزێ ئەوەشەوە ئەوە تا دوای والحاصل ماوەی قسەمان لەگەڵا کرد و دووسێ جەلسە لەگەڵا دانیشتین ئیتر تەخەڕوجی کرد ڕۆی دوای ماوەیە زانیمەوانەیە کە ئەم کوڕە کە سوکاری هەر وازیان لێ نەهێناوە ئەخیرەن بۆ ئەوەی واز چۆنەڵێ ئارێکە شتێکە بە ناو چاوانیەوە چۆ کابرای کوشتۆتەوانێ ئێستا لە ناو سجنایە ئەگەر لێبوردەیی هەبوایە بەڕێزان ئەگەر ئەم چوار دەورەی تەسامحیان هەبووە بیان تا ئەمە حەقی خۆی وەرگتو یا ساوەری گرتۆ تەواوی تشتەکە سڵح کراوە چار نییە تاخۆ چکە ئێستا تۆ ئەوی کوشتەوە باشە سبەینم کوڕۆژ بەربێ ئەوی کە سوکاری ئەوی ژەمە کوژێتەوە یعنی ژیان چی لێ بۆیە بەڕێزان ئەگەر لێبوردەیی نەبێ من لەگەڵ تۆ دەنگە دەنگمە من ئەمەوێت تۆڵە و لێ بکەمەوە ئەخۆ تۆش دەستە وسان دانانیشی ئەکی تۆش پلانداری کەواتە من هەر لە بارێکی دەرونی زۆر ئاڵۆزام لە قەلەقام چۆن تۆڵی خۆم کەمەوە چۆن بێم تعدا و لێ بکەم چۆن بێ اینجا دوای ئەوەی کە لە شوێنێکا لێم مای زەربەیەکم لێ یا شتێکم کرد زەرێکم لێی دوایی منیش ترسم هەر چاوەڕێکم تۆ بێ تۆڵم لێ بکەیتەوە اینجا تۆ تۆڵم اینجا منیش ئەی دەبڕێزان دەخۆتان بێنە بەرچاوی خۆتان ژیان چی لێیە چ ژیانێکە بێمە هەر یەکە و چاڵ بۆی تر هەڵکەنێ بەڵام ئێمە وتمان جاری واه بڕواتان نەبێ عشرەتەیە لەگەڵ عشرەتا 50 پیاوێن لەسەر یەکتری کوشتووە لە یەکتری ئەم دوو عشرەتە هەر بەردەوام بوون لەبەر ئەم ڕۆحی ئینتیقامە 50 کەس لەسەر چیش بووە لەسەر ئەوە بووە گوێ درێژێ چۆتە ناو باخەکەی ئەوانێت تەسەوەر کە لەسەر شتێکی بەسیط بووە ئەگەر ئەم لێبوردەیی هەبووە بیتە بابە گیان نەک گوێ درێژە حەزەکە هەموو مەڕماڵەکە بێنە بە قوربانی تۆ بێ بە ئەوەی خوار وا زۆر 100,000 زەرەر لێکە و 50,000 زەرەر لێکەوە تو خوا 50,000 بڕوا باشترە یاخود 50 کەس لە یەکتری بکوژێت 30 کەس لە یەکتری بکوژێت ئەمە بیرکردنەوە بەڕێزان ئەمە ئینسانەکانە ئەمە بێمە لە مناڵی و زەرعیکەین لە ناو مناڵەکانمانە چۆن زەرعیکەین لە ناو مناڵەکانمانە بەڕێزان یەکەم شت هەر یەکەم شت طبعاً پەروەردەی نوێ ئەڵێ قەت بە مناڵەکە و مەڵێ درۆ مەکە درۆ حرامە خوا درۆ زنی خۆش ناوێ درۆ وایە درۆ وایە ئەم حیکایەتەی بۆ مەکە بەس لە بەرچاوی درۆ مەکە و تەواو بەس لە بەرچاوی درۆ مەکە درۆ لەکێوە فێرە بێ چکە درۆ بۆ ماوەیی نییە بەڕێزان لە دایک و باوکەوە بۆمان بێ وەکو باڵامان و ڕەنگی چاومان وەرگیراوە بە هەمان شێوەز بەڕێزان من کە لە بەرچاوی مناڵەکەم خۆم تەسامحم هەبوو لێبوردە بم بەرامبەر مناڵەکانم مناڵەکانمان غەڵەتەکەن مناڵەکانمان شەڕەکەن جا من کە زرم پیاماکیە شاو تێم هەڵڵا چۆن نەتوانم بە مناڵەکەم بڵێم لێبوردە بە ئەی تۆ بۆ لێبوردە نەبووی بۆ تۆ لە شتێکی بەسیتی من عەفو نەکردم کەواتە یەکەم شت ئێمەی دایک و باوک بۆ تۆیە باوکی بەڕێز دایکی بەڕێز کە مناڵەکانمان هەڵەیەگەکە هەمومان هەڵاکەن ئەگەر هەڵە نەکەن فێر نابن تێ هەڵمەیە ڕێنمایی کە دانیشە لەگەڵ یاشتەکانی بۆ ڕوونکەرەوە کە بۆ ڕوونکردەوە زۆر بە تەبیعی تێ ئەگات جارێکە دووبارەی ناکاتەوە کەواتە یەکەم شت لەگەڵ خێزانەکەمانە خێزانەکەمان شتێکەکە یەکسەرێمە جنێوێکمان پیا و جنێومان بە دایک و باوکی یا و زلەیەکمان لیا و تفێکمان لێ کرد کامە تەسامحە کامە لێبوردەیە مناڵەکەشم ئاواکە لەگەڵ مناڵەکانی ترە لەگەڵ خوشک و براکەیەکە کەواتە یەکەم شت بۆ ئەوەی گیان و یا ئەم قیەمە ئەم بەها مۆڕاڵی ئەخلاقیە لێبوردەی بەخشندەی تەسامح دروست بێ ئەبێ ئێمە وەکو دایک و باوک ئێمە وەکو مامۆستا ئێمە وەکو کەسانی گەورە نمونە و پێشەنگێکی جوانی بۆ مناڵەکانمان ئێمە ئینتیقام لە خەڵک نەکەینەوە ئێمە وتمان بەڕێزان کە منەڵەم لە 10 تا 40-50 کەسان لە یەکتری کوشتووە لەسەر گوێ درێژێ چۆتە ناو باخێکەوە ئەمە تەسامحیتیانە ئەمە لێبوردەیتیانە بفەرموو لە یەکتر نەبوور لێ یابوو جنێوی پیابوو جا لای ئێمەش چەکەکار حازرە لەم ڕۆژگارە بەداخەوە هەموو زۆربەی خەڵک چەکگارە لەگەڵ من و تۆ چەکمان پێ نەبێت اینجا هەر کەسێک چەکیشی پێ بوو شەڕانی تر ئەبێت چونکە بە چەکەکەیەوە ئەنازە ئەوە دراسات توێژینەوە کراوە ئەگەر چەک نەبێت بۆ کزێکی پیاوی شەقێکی تێڵی دارێکی پیاچێ بەڵام کە چەکەکە هەبوو تەواو سەلیەکی پێوە نییە ئەوەی بینین لە ژیانە چۆنە لەسەر کۆتە هەڵڵانێک لەسەر ترافیک لایتێکە لەسەر فول لایتێکە لەسەر چیە کەواتە لە کۆمەلگای ئێمە هیچ کەس پێویستی پێ نەبێ کۆمەلگای کوردی ئێستا پێویستمان بە لێبوردەیی هەیە بە تەسامحەیە وتمان یەکەم هەنگاو ئێمەی دایک و باوک و مامۆسا و گەورە لە بەرچاوی مناڵەکەمان دووەم هەر کاتێ مناڵەکەمان لێبوردە بوو بەرامبەر خوشکەکەی بەرامبەر براکەی بەرامبەر دراوسەکەی بەرامبەر هاوڕێکەی تەشجیعیکەین هانی بین چونکە ئێمە لە دەروونزانیا ئەڵێ هەر ڕەفتارێک باش بوو تۆ پاداشتێک کرد هانتدا تەشجیعی کرد دووبارە ئەبێتەوە هەر شتێ دووبارە بێتەوە پاش ماوەی بێ بەخۆوە بێ بەشی لە کەسێتی و کەواتە کە مناڵەکەمان لێبوردە بوو کە مناڵەکەمان
بەخشندە بوو ئۆتۆماتیکیەن کە چاوپۆشی لە هەڵی براکەی کرد خوشکەکەی کرد ئێمە دەستخۆشی لەکەین ئافرین لەکەین هەدیەکێنێ لە باوەشەکەین ماچێکێن شێ وردە دووبارەیە کات شتێکی باشە کە دووبارەی کردەوە سێبارەی کردەوە بێ بەشی لە کەسێتی تاو لێبوردەیە بێ بەشی لە کەسێتی بەڵام بەداخۆ ئێمەوە ناکەین کەواتە هەنگاوی دووەم چیە بەڕێزان ئەبێ ئێمە مناڵەکانمان هان بین کە لەسەر کردار و ڕفتاری لێبوردەیی بەردەوام بنەوە پاداشتیان بکەین کەسانتی لاسایان بکەینەوە یەکتر پێویستە لە ناو ماڵ و لە باخچەی ساوایان و لە قوتابخانە و خوێندنگاکان لە ڕێگەی چیرۆکەوە کە ناوەڕۆکەکەی بەخشندەیە لێبوردەیە مثلا باسی چیرۆکێکی بۆکەی دوو مناڵ سەڕیانە بێ ئەوی ترگەدنیە و ئازاکە ئاشتە بنەوە یەکتی ماچەکەن چیەکەن ئەمە یەکێکی ترە لە بابەتەکان ئەبێت لە پرۆگرامەکانە دابنرێ بەڕێزان ئێمە گەتوانیمان لە پرۆگرامەکانمانە دای بنین بابەتی لێبوردەی من دڵنیام زۆر گۆڕانکاری ئەتوانین لە پەروەردەیە بکەین تەمەن لێبوردەیی خۆ هەموو مەزهەبەکان باسیەکەن بەڕێزان هەموو ئاینەکان لە ئاینی ئیسلامە هەیە لێبوردە بە زەوی وە چەند ئاەتی قورئانێ چەند حەدیثەیە لە ئاینی مەسیحیە با بڵێن حەزرەتی مەسیح ئەڵێ گەر زلێیشان لە ڕوومەتی لای ڕاستدا لای چەپی بەریا چەپیال ینی مەبەستی لێرە چییە مەبەستی لێرە ئینتیقام مەکە تەسامح لێبوردەیی هەموو هندۆس کە ئەگەر ئاینێکی ئاسمانیش نەبێ لە هەموو مەسەبەکانە هەیە بەڵام کێشەکەمان چێ بەڕەزان جیاوازیەکی زۆر لە بینی نەظەری و پراکتیکە هەیە ئەو کێشەکە باە یعنی سەیری کە چەندها ئاەتی قورئانی پیرۆسەیە فەرموودە هەیە لە هەموو دیانەتەکانە هەیە کەچی کەینە ژیانی واقعیەوە منی یەکترین و لێبوردەییمان نییە بۆیە کێشەی گەورەی مرۆڤ چێ بە ڕێزانێسا ئێمە کێشەکان ئەوەیە ئێمە بەس قسە ئەەکەین لە لایەنی تیۆری و شتەکانە زانین بەڵام نەمان کردووە بە عەمەلی و پراکتیک جا بۆیە وتمانێ بێ هەر لە مناڵیەوە پەروەردەی مناڵەکانمان بکەین ئیلا لە مناڵیەوە بەڕێزان تازە ئێمە گەورە سوودی نییە بەخوا سەد جار چۆرە مزگەوت چۆرە کۆڕ و کۆبوونەوە چۆرە مەکتەب ئەم قسانەمان بۆ بکەن سوودی نییە ئەبێ ئێستا بەرنامە و پرۆگرام دابنرێ ئێوەی باوکو دایک لەگەڵ مناڵەکانتان دەست پێ بکەن چکە مناڵەکە هەر ئەوەندە لە مناڵیەوە چەسپا لە مێشکە ئێمەش بەکردەوە لە بەرچاوی وەکو وتمان کەسانێک بووین لێبوردە بوون بە عەمەلی کردمان بە پراکتی کردمان دڵنیا بە لە سای ئەو مناڵە تا بەختەوەرە بی چکە دەرکەوتووە بەڕێزان ئەوانەی کە لێبوردن زۆر قازانجەکەن زۆر قازانجەکەن ینی جیاوازێکی زۆر هەیە لە بواری دەرونی و کەسانەی کە هەڕق و کینەیان هەیە حەقدیان هەیە بە دوای تۆڵەسەندنەوەیە گەڕن لە نێوان ئەوانەی کە دڵیان گەورەیە بەخشندن ئیتر لە ناو ماڵە لە بواری کارکردنە لە قوتابخانە و خوێندنگایە لە گەڕەکە لە هەموویە ئەمانە زۆر گرنگی خۆی هەیە بەڕێزان بۆیە گرنگی ئەم بابەتە لەوەیە ئەبێ بچێنرێ وەکوڵێ زەرعکرد لە ناو مێشکی ئینسانەکانە ئێمە وتمانەوە هەموو توێژینەوەکان ئەڵێن ئەو اعتقاد و بیر و باوەڕ ئێستا زۆر جارێمە اعتقاد و بیر و باوەڕی خوڕافیمان هەیە بەڕێزان ئەها بۆ نمونە ئەو کوڕە گەنجەی زانکۆ چووە ناو سجنەوە لەبەرەوەی بیر و باوەڕێکی بۆگەن لەم کۆمەڵگا لەو عەشرەتەیە هەبوو کابێت تۆڵی خۆ بەدەستی خۆ بکەیتەوە تۆ پیاونی تۆ باوکیان کوشتووە تۆ یعنی چی بێدەنگ بووی کوڕە مستەقبەلی فەوتا دە ناو سجنا ڕزێ هیچ لە مەسەلەکەش نەگەڕە خۆ باوکی نەگەڕایەوە ئێمە کێشەکەمان لەوایە بەڕێزان ئێمە لە کوردەواری ئێستا زۆر پندمان هەیە بەداخەوە هەندێک مەقولە و قسەمان هەیە دایک و باوکمان گەورەکانمان پێمان ئەڵێ باسی تۆڵەسەندنەوەکە باسی ئینتیقامەکە باسی تی هەڵڵانی کەسانی ترەکە ینی بڕواتان هەبێ بەڕێزان من لەگەڵ هەندێک کەسا کە مناقەشتواکەین کە یەکێ بینی و نییە بین بێڵەڵێ کەڵەگای گەڕەکە هەتا وەزان فلیمێکی ژەیە کەڵەگای گەڕەکە نازام چێشتێکی و حتا مسەلسەل و شتیان لەسەر دەرکردەوە زۆر جارم گوو باشە بەڕێزەکەم تخوا بەس عاجز مەبە تۆ گەریەکێ پێ و بڵێ دوو لە ڕووی ئێوە بینەران کەرپێ و ناخۆش نییە وتی بەرەوەڵا زۆرم پێ ناخۆشە ئەی بۆ ئەڵی نێرە کەرانە منەواکەم ئەی خۆ هەر عینەن شتا بەڵام نێرە کەرانە ڕەبتە کردو لە مێشتا بەوەی بە کەڵەگاییەوە کەڵەگای گەڕەکی ئەمە هەتا ئەم کەلتورە بمێنێ بەڕێزان ئێمە بە بچووکترین شت پەلاماری یەکترین بۆ تەسامحمانێ بەڕێزان لەسەر شتێک بچووک چونکە ئەڵێ مەعقولە ئەمە هاتۆتە باخەکەی منەوانێ هەنجیرێکی لێ کردوێتەوە هەنارێکی لێ کردوێتەوە منی بە پیاو نەزانی و هەسێک ئەڵێ منی بە پیاو نەزانیوە ئەها تەفسیرەکەی لێکدانەوە غەڵەتەکەی بەڕێزان بەس ئەگەر ئەوە بماو تا باوکە تۆ بە پیاوە زانێ ئەگەر بە پیاوی نەزانیتە نەهاتە باخەکەتەوە هەنجیری هەنارێ لێ بکاتەوە تۆ بۆ بە غەڵەت تێگەشتووی ئەگەر بە پیاوی نەزانیتایە نەهات لە دەرگاکەی تۆ بە ئەگەر بە پیاوی نەزانیتەوە ئەمە خێریشە
هەر بۆ خێر و حەسەناتە بۆ تۆ ئەمە لە باخەکەوی کێشتێ بخوا ئەگەر ئەم تێڕوانینەی هەبوو وەڵاڵێ وەرە گەردنە ئازابێ دوانی تریش بێت مادەم بەهۆی ئەوە من پیاوەتیم زیابێ مادام بەهۆی ئەوە خێر و چاکەم بۆ زیابێ فەرموو بڕێزان بڕواتان هەبێ بەس ئالێرێ بەس گۆڕینەکەیە ئەبی ئەم ئەفکارە بۆ گەنانەی کە زەرعیان کردو لە مناڵی و لە مێشکمانە دەربارەی تۆڵەسەندنەوە دەربارەی کەڵەگایی دەربارەی نازانم چی ئەبێ ئەمانە بسڕینەوە ئەگەر ئەوە نەبێ ئەوە ئێستا ئایبینی ژیانمان چۆنە بە ڕێزان کە بچووکترین شت لە ناو گەڕەکێکا لە شەکە لەسەر مناڵ شەڕەکەین دووژن بەیەکەوە دەنگە دەنگێکیان بە پیاو تەداخولەکان لێبوردەمان نییە و لێبوردەکەش گەڕێتەوە بووە لە اعتقاد و بیر و باوەڕەمان نیە بە ڕێزان ئەمەش ئەبێ زەرع بکرێت لە مناڵیەوە چونکە ئێستا پەروەردە هەموو ئێمە زۆر جار کە ئاڵین بە ڕێزان پەروەردەمە بەسمە هەر پەروەردەی مەکتەب نییە پەروەردەی خێزانیمان ضعیفە سەدان دایک و باوکەی وازی لە مناڵەکانی هێنا ئێستا فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ بە دایک و باوکی بەڕێزان ئەوەی کێشەیەکی گەورەی هەمانە پەروەردەی ئاینیشمان نییە بۆ خۆتان نەزانن ئێستا چەند کەسەیە بە حساب متەدەینە بە سووەق وا نازانم ئەها پارەی یاوە بە چێ چی کردووە هەر لژنەی قایم قامێت بەس لە ڕەمەزانە خۆتان بینیتان لە سلێمانی چی نەگیرە خۆ هەمووشی مسلمان و حاجین و نوێژەکەن و بزانە چی فرت و فێڵ و غەس ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە ئێمە بەس لە ناحیەی نەزەریەوە لە شتەکان تێگەیشتوین بەڵام بە عەمەلی بە پراکتیکی نایکەین اینجا هەر کۆمەڵگایەکی بە ڕێزان بەس قسەی زل بکات بەس وەعز و ئامۆژگاری بکە قەت چاوەڕێیشی خێری لێ مەکە وەکو کۆمەڵگای ئێمە وەکو ئەمانە بەرحاڵ بە ڕێزان ئێمە ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دێنەوە خزمەتتان بۆ وەرگرتنی پرسیارەکان و دەستپێکردنی گفتوگۆ لەگەڵ ئەم میوانە خۆشەویست و ئازیز و قەدرگرانەی کە لە لێرە میوانن لەگەڵمانە دوای ناوبڕەکە دێنەوە خزمەتە. بەڕێزان دووبارە سڵاو ئێستا دەست بە گفتوگۆ دەمەتەقێ لەگەڵ میوانەکانمان لەگەڵ ئامادەبووان بە کاکە کوردۆ پرسیارەکەی خۆی کە کا کوردۆجان فەرموو بە قوربان. دەستە خۆش بێ کاک دکتۆرجان بۆ تەوەرە جوان و گرنگە. پرسیاری من ئەوەیە چۆن وا بکەین بیکەین بە کولتور یعنی لێبوردەی بکەین بە کولتور چونکە هەنێ جار ئەگەر هەر من بە تەنها لێبوردە بم ئەبم بە قوربانی. دەستە خۆش بێت. زۆر سپاس کاک کوردۆجان کاک جەزا فەرموو جەنابێ کاک جەزا. دەست خۆشکاک دکتۆرگیان سوپاس بۆ ئەم بابەتەی کە پێشکەش و کرد منەمەوێت لەو خاڵەوە من لە ڕاستیا پرسیارم نییە بەڵام کۆمنتێکمە ئیزافەیەک ئەگەر ڕێکم پێ بێ لێبوردەی بەرهەمی ئەو فکرەیە کە لە ئەوروپا سەرهەڵەیە بە تایبەتی لە سەدەی 16 تەماشاکەین ئەوروپا خەرقی شەڕێکی ئاینیە بێ پێویستیان بۆوە بێ بۆی کە لەم شەڕ ئاینیە ڕزگاریان بێ پێویستیان بە لێبوردەی ئاینی دێن نەبوونەوە دواتر لێبوردەی ئاینی زیاتر بەرەو پێشەوە ئەڕوا لێبوردەی سیاسیمان هەیە لێبوردەی کۆمەڵایەتیمان هەیە و هەتا ئەم قۆناغەش ئەم چەمکێکە کە زیاتر بەرەو پێشەوە ئەڕوا بەڵام من ئەمەوێ ئامەشە بۆ بکەم ساڵینەوە یەک خەڵکی ئێمە کە هاتەوە خەڵکێکی جوان بوو خەڵکێک بوو یەکتری خۆشەویست خەڵکێک بوو ڕێزی لە یەکتریە کرد مەسەلەن دراوسەکان هاوکاری یەکتریانە کرد بەڵام بەداخەوە ئەقڵێتە سیاسی کە هەبوو لەنەوە یەکەوە ئێمەیان تووشی شەڕی براکوژیان کرد ئێمەیان تووشی ڕق کرد ئێمەیان تووشی کینە کرد لە ئەوروپاشە کە فکرەی لێبوردەیی کە بۆ نمونە بە ڤۆڵتێر و بە سپیۆنزا و جۆن لۆک پێشترمان هەیە و کارل پۆپەرمان هەیە ینی ئەم فکرانە لە ئەرزی سەرکەوتوو نابن ئەگەر سیاست میان سەرکردە سیاسەکان پشتگیری نەکەن و نەیکەن بە واقع بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە بینین کە ئەو ئەقڵێتە سیاسی کە هەمانە ئەوەندەی تۆوی ڕق ئەوەندەی تۆوی کینە ئەوەندەی تۆوی خراپەکاری بڵاوکاتەوە ئەوەندە تۆوی یەکتر قوبوڵکردن بڵاو ناکاتەوە بۆیە بە بۆچوونی من ئێمە دڵمان خۆشە کە پیاوێکی وەکو دکتۆر کەریم قەرشتانیمان هەیە بەڵام تەنها ئەم بەس نییە دەیان خەڵکی تریشمان هەبێت لە کاتێکا لەم لاو هەزار کەناڵتە بێت کە تۆوی ڕقە و تۆوی کینە بڵاو بکاتەوە تۆ ئێش ناگە هەدەفەکە ناگە بۆ زانیاری بەڕێزی ژوو من سێرشێکم کرد لە گۆگڵا بۆ پێی کە خۆم پێشتر لەو بوارە ئیشم کردووە لە UNDP لەگەڵ گروپێکی زۆر لێ هاتوو مەسەلەن خەڵکانێکی شارەزا لە زمانی کوردیە کەمترین شت لەسەر لێبوردەی نووسراوە و بەداخەوە کەمترین وەرگێڕانمانێ ئەمە بۆیە ئەم چەمکێکی نامۆیە بە کۆمەڵگەی ئێمە پێویستمان بۆیە کە لەسەر جەمڕاهەندەکانەوە یەکەم شت سەرکردە سیاسەکانمان ئیش لەسەر لێبوردەی بکەن و دوور بکەونەوە لەو ڕق و کینە و خراپەکاری کە هەیە و پاشان ئەمە بێ بە بەشێک لە پەروەردەی ئێمە کاتێک ئەگەر نەبێ بە بەشێک لە پەروەردەی ئێمە ئۆتۆماتیکی ئەم شتە سەرکەوتوو نابێ بۆ لەبەرەوەی فکری جودایی فکری یەکتر قوبوڵ نەکردن فکری
دژایەتیکردنی ئەمە بووە بە بەشێک لە سترەکچەریان لە بنیادی کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگایە تەماشا بکەین لەناو خێزانەکان هەوای لاتەوە براکان یەکتیان خۆش ناوێ خوشکەکان یەکتیان خۆش ناوێ ئێمە چی بکەین بۆ ئەمە بگەڕێنینەوە سپاس بۆم دەرفەتە سپاس کاک جەزاجان جواب بدەێمە و سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە و بابەتەکە و زیاتر دەوڵەمەند کرد هێلین خان فەرموو هێلین خان سەرتا دەستخۆشی بەرنامەکە و لێکەم پرسیارێکم هەبوو ئایا پێویستە هەموو کات لێبوردە بین چکە هەنێک کات هەنێک کەس کە لیان نەبووریت و پێشیانەڵێ کە پێویست ناکە و ناشنوێ دووبارە بێتەوە بەڵام دووبارە و سێبارەیەکەنەوە دەستخۆش دکتۆریە زۆر سپاس میران کاک میران جان فەرموو سەرەتا سواز دکتۆریان بۆ بەرنامە جوانەکە هەروە بابەتە گرنگی کە پێشکەشێکە پرسیارەکەی منەوەیە ئایا چەند جار لە پرسیارەکەی منەوەی ئایا چەند جار لە کەسێک ببوورین کە هەڵەیەکەکە بەرامبەرمان و هەروەها ئەم هەڵەیە چەند جارێک کەش دووبارە ئەکاتەوە زۆر سپاس دەست خۆش بێ کاکێڕش زۆر سپاس دکتۆریان بۆ بەرنامەکەت بەڕاستی شتێکی گرنگە پرسیارەکەی من ئەوەیە ئایا مناڵەکەم ئەگەر یەک جار لەگەڵ هاوڕێکەیە شەڕی کرد و شتێکی کرۆمانە من پێم داوای لێبوردنی کە ئەگەر بەردەوام بێ ئایا من چی پێ بڵم ئەگەر لێکی دوورە و نەکەوتەوەمانە هەر ئەو شتە بەردەوام بوو من بە مناڵەکەم چی بڵم زۆر سپاس زۆر سپاس ئازیز خان فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم بۆ تەوەرە جوانە پرسیارەکەی من ئەوەیە چ شتێک هەیە کە نابێت لە بەرامبەر خۆش بیت لە بەرامبەریە ینی شایانی ئەوە نەبێت کە لێبوردە بیت تۆ سپاس دەست خۆش کاڵێ خان فەرموو سەرتا دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم باشە کاک دکتۆر جیاوازی چیە لە نێوان کەسانی لێبوردە کەسانی لێبورد چ قەنجازێکەکەن و لێبوردنەی کە لە بەرامبەریەکەن جیاوازی چییە لە نێوان ئەو کەسانی کە لێبوردن ئەوانەشی ڕقوکینە و لێبوردنین دەست خۆش هیچ بەڕێزێکی تر پرسیاری هەیە بەڕێزان دوایی گلەیمان لێ نەکەن بڵێ بواریان نەیە باشە کاکوردۆ گیان چۆن پرسیارەکە و چۆن ئێمە وا بکەین لێبوردەی بێ بە کەلتور ینی بە بەشێ لە کۆمەلگای ئێمە ئیشمان لەسەر ئەوەیە بەچی ئەبێ بە کەلتور بە بەشێ لە کۆمەلگای کوردی لە ڕێگەی پەروەردەوە ئەبێ ئێستا ئێمە لەگەڵ مناڵەکانمانە من ناڵێم لە دایەنگاوە چکە مناڵی 2 ساڵان و 3 ساڵان توانینێ بەڵام لە باخچەی ساوایان و ئێمە ئەتوانین لە ڕێگەی چیرۆک و بەرنامە و پرۆگرامی تایبێتەوە لە ناوماڵ بە هەمان شێوە لە ناو قوتابخانەکانمان بە هەمان شێوە وردە گیانی لێبوردەیی لە ناو مناڵەکانمان دروستکەین یعنی مناڵێک کە لێبوردە ئەبێ لەگەڵ مناڵێکی تر کە لە دراوسێ لەگە دراوسەیەکە شەڕەکە کە ئێمە ئاشمانکردنەوەتمان داوای لێبوردنی لێ بکە قەی ناکە عەفوی کە چی لێ بکە وردە دەبڵاوە بێتەوە لەگەڵ مناڵێک ترە لە قوتابخانە لە باخچەی ساوایان لە هەتا دوای وردە دیتر وای لێ خۆموو شتەکان چی قوربان هەموو شتێک بووە بیدایەت بە شتێکی بەسیط دەستی پێ کردووە ئیتر ئەچێ بوو ئەبێ بە 2 کەس 3 کەس 10 کەس 100 کەس ئێستا ئەمە لە ڕێگەی بەرنامەوە گە 10 کەس مناڵەکە دایک و باوی لەگەڵ مناڵەکانیان لێبوردە بن مانایەوە 10 خێزان ئێستا لێبوردە بن ماوەی تێبێ 50 خێزان 100 خێزان وردە ئیتر خۆی قانونی حیات وایە دایمەن شتە باشەکان کاتیەوێ گۆڕینی کۆمەلگاش کاتیەوێ لەبەرەوە تەنیا پەروەردەیە بەڵام کە پەروەردە ئەڵین بەس خێزان بە تەنیا ناتوانێت بەڕێزان ئێستا ئەگەر خێزان چەند هەوڵ بە گیانی تەساموح وەکو کە جەزا باسی کرد بەڵام لە ناو ڕاگەاندنێکە شەڕ و دووبەرەکی دروستکەن و بەرنامەکانیان شارچێتی پێوە بێ و حیزبایەتی پێوە بێ بێگومان ئیشەکەی من و تۆ تێگەچێتەوە یاخود لە مزگەوتێکەوە لە شوێنێکی خواپەرستیەوە لە کەنیسەیەکەوە باسی جوداخوازی و باسی ناوچەگەرێتی و مەسەبی بکەنی شەکەی من و تۆ تێگەچێتەوە بۆیە ئێمە کۆمەڵی دام و دەستگامان هێپیانی دام و دەستگاکانی بە کۆمەڵایەتیکردن بە خێزان دەست پێکە قوتابخانە و خوێندنگا و ڕاگەیانەکانە و برادەرە و شوێنەکانی خواپەرستیە و حیزب و لایەنە ئەمانە هەمووی ئەبێ ئەمە ئیشی لەسەر بکرێت من دڵنیام ئیشی لەسەر بکرێت چۆن شەڕەکە چێمە تۆی خێر و شەڕ لە ناخمانە هەیە بەداخەوە ئێمە ئیشمان بەس تۆی شەڕەکە کردو توی خێرەکە بە نووسی لە ناخ هەموومانە ماوەتەوانێت کاک جەزا شتێکی زۆر جوانی و دەستی خۆش بێ و بابەتەکەشی دەوڵەمەند کرد بێگومان
بەداخەوانێ ئێمە لە دوای ساڵی 1990 نەمانتوانی وەکو پێویست ئێستا ئەبینی ئێمە لەو پەڕی وەزێکی زۆر خراپین قەیرانێکی سیاسی خراپمان هەیە هیچ حیزبێ لەگەڵ حیزبەکەی ترا دانی بەیەکەوە ناکڵێت لەناو حیزبەکانە خۆشیان ئاوان شارەکان بە هەمان شێوە ئێستا سیرکە لە فەیسبووکەوە ناگەر سیرکەی مەسەلەن شارچێتیە کۆمەڵێکی قسە بە سلێمانیە لە کۆمەڵی قسە بە هەولێرەڵێ بە دوهۆکەڵێ بە گەرمیانیەڵێ ئێ باشە ئەمە چۆن گیانی لە بەردەی دروستەکە ئێمە وەختێک ئێمە نەکەل لەگەڵ کووردا بەفوزە لەگەڵ عەرەبیشە هاوکاربین تەسامحمانە بێ ئەگەر عەرەب لەگەڵ مناهەی بێ و من لەگەڵ ئەوە هەم بێ و فارس لەگەڵ مناهەی بێ لەگەڵ هەمومان کۆمەڵگا ئێستا لە ئەوروپا ئەگەر ملاحەزە بکەن سەدان قەومیەت بەیەکەوە ئەژین بەس چونکە قانونێکەیە لێبوردەیی هەیە کەس ناتوانێت تعدا لەوی ترکە تخوا ئێستا ئێمە گەر ڤیزەمان بنێ دەرگامان لێ بکەنەوە هەمومان ناڕۆین بە ئەوروپا کە کاتێکە ئەوروپا لەوانەیە 100 قەومیەتی تیا 100 دیانەتی تیا 100 مەزهەبی تیا زیاتریش بەڵام چونکە لێبوردەیی هەیە کەس ناتوانێت یاسایەکەیە مافی تۆ ئەرکەکەی دیاری کردووی هەمووی وەکو برا ئەژین بەڵام لە شوێنی یاسا سەروەر نەبێ و مواطنی دەرەجە 1 و 2 3 و 4 هەبێ بێگومان حقد و کەڕاهیەت و ڕق و کینە دیوەکەی ترێ بێ ئەنجابێ ئیش لەسەر ئەوانە بکرێت ئەگەر ئەمانەیە مرۆڤ بژین یعنی ئەو ماوەی لە ژیان ناهین بە بەختەوەری بژین هێلین خان ئایا چی پێویستە کە هەمومان لێبوردە بین و ئایا دەکرێم مەبەستی ئەوەیە دەکرێم من هەر لەگەڵ یەکێکە هەر لێبوردە بم و ئەو هەر لەسەر ڕق و کینە بەردەوام بێ من هەر لێ خۆش بم و ئەو لەسەر غەڵەت بەردەوام بێ بێگومان نەخێت لە کوردەواری لە چەپڵە بەدەستێ لێ نایرێ تۆ هاوسەرەکەتە چەند باش بی لەگەڵیە ئەگەر ئەویش هاوکاری و نەکا وردە و دە هاوکاری و نەکە ناتوان ئەیوەت لێک تەلاق و لێک جابوونەوە بێ مانەوێت تەسامحنی و لێبوردی و لێک تێگەیشتن نییە تۆ هاوڕێیەکە هەیە دوو جار غەڵەتی بەرامبەر کردی تعلیقی لێ قسەی ناشرینی کرد گەردنی و ئازاوە ئەگەر هەر بەردەوام بێ ناتوانی لەگەڵیە لەبەرەوە کەس لە ئێمە ناتوانێ بەردەوام لێبوردە بێ بۆیە جەنابێک کە گەشتی تە حاڵەتێکی وا با گەورەی لە تۆ بێ 2 جار 3 جار کە گەشتە 4 و 5 لی دوورکەوەرە تاو کاکە تۆ لە ڕێی خۆت و من لە ڕێی خۆم هاوڕێیەتی وا نابێ هاوڕێیەتی معنای خۆی هەیە سەدیق هاوڕێ خەڵک خۆی قوربانیەکە لە پێنایە مانای وای مە هاوڕێی من نییە سەلام وەریەکە لە ڕێگەی خۆی کەواتە دراوسەیە بەم شێوە بێ لی دوورکەوی تۆ باشترە بەڵام من لەگەڵ ئەوەیەم تۆ چاکەی لەگەڵا بکە 4 5 جار 6 7 جار سەلامی لێ بکە هاتی لە دەرەوە لە کۆڵان چاکەی لەگەڵا بکە ڕێزی بگرە ئەگەر هەر جوابی نایێتە وازی لێبێن تۆ چاکەکەی خۆ بۆ نووسراوە ئەوش خراپەکەی خۆی بۆ ئەنووسێ و ئەو کەسانە ناتوانین کە بەڵێ هەندێک کەسمان هەیە کەسانێکی نەخۆشن دەروون نەخۆشن پیاڵن سایکۆپاسی کەسانی زۆرمان هەیە لێمە لە حەڵقەی سا باسیێواکە ئینشەڵڵا میران ئایا چەند جار لێبوردە بین تەقریبەن پرسیارەکەی وەکوی پێشووە بە جار نییە مەسەلەن تۆ لەوانەیە جارێک لێبوردابی بەرامبەرەکەش لێبوردابێ بەوە کۆتاییە هیوا هەیە 3 جار لەگەڵ یا لێبوردابی 4 جار مەسەلەن برایەکتە ئامۆزایەکتە خاڵۆزایەکتە چوزانم تەلەبەیەکتە 5 6 7 جار لەگەڵی لێبوردابین جایەتەوە یعنی یەکەم تەمەنی کەسەکە لەوانەیە تا مناڵ بێ کاتی زیاتر بێ هەرزەکار بێت تێگەیشتنی زیاترە گەنج بێ لە تەمەنی خۆمان بێ باشترە بەڵام چەند ئەتوانی تۆ ئەوەیە چەند ئەتوانی تۆ بەخشندە بی چاوپۆشی بکەیت ئەمە یەک ئەگەر ئەتوانی 5 جار 6 جار 7 جار 8 جار قەی چێکە من دایمەن ئەو شتا ئەڵێمەوە ئەڵەم دڵۆپی ئاو لە شاخێ بێتە خوارەوە بەر سەرمانەکەی بە خۆمان نازانین بەردێکی ڕقەکەی وردە و دەبەردەکە نەرمەکە تا بەردەوام بی ئەوی بەشەرە لەوانی ڕەئیە گۆڕێت ئەمە یەکەم دووەم جۆری لێبوردەکە چیە لەگەڵ پرسیارێکی ترا کام بەڕێزێکیان بوو پرسیاریەکە ئازیز خان چ شتێک قابلی لێبوردەیە مەسەلەن هەندێک شت هەیە بەڕێزان مەسەلەن عیلاقەی بە شەرەفەوە هەیە ئەوە بەپێی قانون و یاسا و هەندێک شت هەیە ئەو یەکلایەکاتەوە مەسەلەن کوشتنە قەتڵ ئەمانەی یاسا یەکلایەکاتەوە بەڵام هیچێکە دزیەکی لێ کردووی مناڵێکە کارێکە دزیەکی لێ کردووە گەردنی ئازاکەم بۆ نمونە شوختێکی لە سیارەکە کردووە مڕاهقێکە دەرچووە بە خۆی بە سیارەکە تایاوە کۆمەڵی شت هەیە قابلی لێبوردەیە پەلکێشی محکەمەی کەیت و وەدە و بڕۆ ئەو لاو چونکە بەڕێزان یەک شت هەیە هیچ کاتێ شەڕ و کارەسات دەتیجەی نییە بڕۆ بزانە ئەوانەی کە عەشرەتانەی دوژمنایەتی لە بینیانە هەبوو دوای 100 کەس کوشتن یا 200 هەر ئاژبوونەتەوە چکە نەتیجەی نییە چونکە تۆ ئەو کوژە ئەو کوژە ئەو کوژە ئەو هەر ئەبێ لە ئەخیرا اینجا باشترینە لە کوردەواری خۆماڵی زەرر لە نیوەی بگەڕێتەوە یعنی سیارەکەی تۆ دازبوڵەکەی شتێکێتی بەگلاییتێکی دیشکاوە باشترەوەک لەوەی کێشەی محکەمە و محکەمەکاری و ڕق و کینە و حقد و بێ سیارەکە تایەکەی بتەقێنێت و تۆڵە بسەنگێتەوە و سرجێ بۆیە هەندێک شت هەیە تۆ خۆبی لێ بکەرەوە بە قازانجی تۆ تەواوە بێ زوو لێی خۆش بی
بەڵام هەندێشتی شەیە قابلی لێخۆشبوو نییە لەبەرەوەی شتەکە گەورەیە ئەوە لە ڕێگەی یاساوە چارەسەرەکە بەڵام من قەت لەگەڵ ئەوەیان نیم بە قووەت و بە توندوتیژی و بە کەڵەگایشت چارەسەرکەی یاسا ڕێی بۆ هەموو شتێ دۆزیوەتەوانێ ئەڵێ تا دەستکێشە بێ دەستی خۆ مەسووتێنە تا مقاشە بێ دەستی خۆ مەسووتێنە بەڕێزان زۆر شتێ دراوسێکەکەتە لەگەڵی نەگەشتمە نەتیجە چەند لێ بورمنێکە ئەو هەر مزەخەی لیا و ئاو نایەت لە بە دراوسێکەمانە لەم خۆم قسەی لەگەڵاکەم بۆی ڕوونەکەمەوە کاکە منیش ماڵم هەیە ئەمێ ئاو بێ ئەوە نابێنە هەر نەگەی وەڵای و مەرکە شوڕتەیەش کاتی لێکم تاو دراوسێ قسەی لەگەڵاکەوە ینی هەندێک شت هەیە ئیتر مەجالی تیا نامێنێ ئەوە ئیترەکەوێتەوە سەر یەکەم جۆری کێشەکە بابەتەکە و عمری کەسەکە و هەوڵەکانی جەنابێ کاکی ڕست پرسیارێکی جوانی کرد دەڵێ ئایا مناڵەکانمان لەگەڵ مناڵانی تر شەڕەکەن سێ چوار جار لە مناڵەکەی منیا و هەرگەدنم ئازا کرد و هەر لەسەر شەڕکردن بەردەوام بوو ئایا هەتا کەی طبعا کاکی ڕزجان وەکو باسم کرد چەپڵە بەدەستی لێ نایرێ کە ئێمە باسی لێبوردەی یەکەین لێبوردەی ئەوە نییە تۆ لە گەڕێکەکە بەس تۆ لێبوردەبی چە تۆبی بە قوربانی و کاتە تۆ بە مناڵەکەی خۆ دەڵێ ئەڵەی کوڕم لەگەڵ ئەم مناڵی دراوسیا شەڕمەکە ئەفووی کە گەدنی ئازاکە بە باوکی بڵێ باوکی قسەی لەگەڵاکە نەسیحەتێکە ئامۆژگاریەکە بەڵام باشە تۆ ئاوە بەم شێوەی ئامۆژگاری مناڵەکە دەکەی بەڵام بە باوکی ئەو مناڵاڵ یا بە دایکیڵە یا بە براگەورەکەی لە ئەوان ئەڵێن باشە هەر ئیهمالیەکان هەر مناڵەکەی ئەوان لە مناڵەکەی تۆیە هەتاکەی بەردەوامە بی واللهی من خۆم ئەگەر حاڵەتێکی وا ببێ بزانم بەرامبەرەکە ئەو کاتە وەکتم یار خەڵکی لێ ڕاست پێرم یادرا خۆم قسە لەگەڵ باوکیەکەم ئەڵم کاکە مناڵی تۆ یا مناڵەکەمی لێ دوورە خەمەوانێ یا هەر شەڕ و ئاژاو لەگەڵ یاکردوا لە مناڵەکەم کەم دیفاع لە خۆی کە من ناڵم لێ بە ناڵم فێری ناکەوە من قەت لەگەڵەوانیم بڵێم بڕۆ تێ هەڵەرەوانە بەڵام وە لە مناڵەکەمەکەم پارێزگاری لە خۆی بکە تێ هەڵنەیە لێ دوورکەوێتەوانە نایڵەمە مناڵەت یەکەڵ بە مناڵە بۆ شتەکان بۆ مناڵەکەم ڕوونەکەڵم بڕۆ لەگەڵ ئەوانە یاری بکە یا خۆم لە نزیکەوە ئاگاداریە بم دایکی لەگەڵ خۆی بە ئەیتر ئەبێ وەسیلەیە بدۆزیتەوانێ بەڵام بە هیچ شێوەیەک پەنا بۆ توندوتیژی نەبێ بڵێ وڵا ئەو تفێ لە مناڵەکە مەکامیش تفێکی تێکەم ئەو شەقێکی لێرە چکە و مناڵ عەقڵێتی وە مناڵ لەگەڵ یەکا شەڕەکەن گەورە نابێ بە هیچ شێوەیە تەداخول کا بچێتە ناو ئیشی مناڵانەوە زۆر جار گەورەکان شتەکان مناڵەکان دەچنە ناو یەکتری بەڵام ئەگەر ئەو دایک و باوکەی ئەویش باوە نەسیحەتی مناڵەکەی بکە ئیلا گەر خوا نەخواسە مناڵی خاوەن پێداویستی تایبەت دێمانە بیرکۆڵن ئاگای ئەوە گوناحی نییە ئەوە ئیرادەی نییە بەڵام مناڵێکی یاسایی بێ ئەگەر دایک و باوک پەروەردەیەکی باشی بکەن نەسیحەتی بکەن دڵنیا بە ئەوەش دەکەوێتەوە سەر پەروەردە ئەو دایک و باوکە بە شەق مناڵەکەی پەروەرداکە هەر تێ هەڵەیە توندوتیژە ئەکی دەویش لە مناڵەکەی تۆیە کەسی تری دەست ناکەوێت ئەمە کێشەکەیە بۆیە ئەبێ ئێمە کە بە دایک و باوکەڵین تەسامح و لێبوردەی و هەبێ نابێت تێ هەڵە نابێت سوکایەتی پێوە کە تێ هەڵا و سوکایەتی پێکرد ئەویش تۆڵی خۆی لە مناڵانی ترە کاتەوانەیە ئەمە کێشەکانمانە ئەجینا مناڵ بۆ مناڵ کەس عودوانی نییە ئێمە بە پەروەردەیەکی سەقەت دەکەین بە عودوانی کاڵێخان ئەڵێ جیاوازی چیە لە نێوان ئەو کەسانەی کە لێبوردەن و ئەو کەسانەی کە حاقدن و با بڵێن بە دوای تۆڵەسەندەوە خاتون گیان توێژینەوەی زۆر کراوە هاتون بەراوردیان کردووە لە نێوان ئەو کەسانەی کە کەسانی لێبوردن ئەین لە خەڵک خۆشە بنگەدنیان ئازاکەن بە دوای تۆڵەسەندەوە ناگەڕن حقت ڕقوکینە هەڵ ناگرن تەمەن تووڕەبوون تۆ تووڕاوی کاتیە ماوەیەکی کەمە تووڕەبوونەکە دقێ دوو دقێ و سادەبێت بەڵام حقد و کەڕاهیەت خەتەرە وەکو ئاگری ژێر کاوایە ئەو سووتێنێ دایمە لەباری دەرونی سات بۆیە با حاقت نەبین حقت لە ناوە نەهێڵێت وەکوتم بەو ڕێگانە فڕی بەرە دەرەوانێ و خۆتی لێ ڕزگارکات دەرکەوتووە ئەو کەسانی کە لێبوردن تەمەنیان درێژترە هاتون مقارنەیان کردووە لە بینی ئەوانی کە لێبوردن و لەبەرەوانی حاقدن و قین لە دڵت بە دوای تۆڵەسەد نەواگەڕن تەمەنیان درێژترە خەویان قوڵترە ینی خەوی قوڵەوەی کە ئینسانی سراحەتی لەکان نەکرد 5 دقە و بەخەبەرێتەوانێ خەونی کابوس خەونی ناخۆش نابینن لە ژیانی هاوسەریانە سەرکەوتوترن چکە لێبوردن لەگەڵ هاوسەرەکانیانە کێشەکان زوو حەلەکەن حقت هەڵ ناگرن ساژنی وایە حقت هەڵەگرێ کێشەکە سوێرەکە بۆ مێردەکەی ئەویش ڕقی لەکە ئەویش وای لێکە وەختێکە زانی خێزانەکە بۆ بە جەهەنەم بەڵام ئەگەر ژنەکە لێبوردە بوو یا پیاوەکە لێبوردە بوو شتی لە دڵان نەهێشت شتەکان بۆیە من بە جەنابت و بە هەموو بینەران و بیسەران ئەڵێم چی لە دڵ تا دەری بڕە لە ناومەی هێڵەرەوە ئەوانەی شت لە ناو کۆکەنەوە زۆربیان تووشی نەخۆشی سایکۆسۆماتیە بن نەخۆشی سایکۆسۆماتی چیە یعنی قورحەی مەعیدەیە قورحەی دوانزەگرێ ئازاری پشتە ماسوولکەکانە ژانە سەرە ڕەبۆیە جەڵتەیەکی ئەمە هەموو کشێ تووشێ بێ ئەوانەی حقت هەڵەگرن خوانەکەن بە مامەخەمە ڕق لە ناو کۆکەنەوە تووشی نەخۆشی سایکۆسۆماتیان نابن تووشی جەڵتا بن بەڵام ئەوانەی کە فرێنە دەرەوەی لەسەر لە ناو دڵیانە لەسەر زمانیان مناڵ بۆ توش نابێت شەوەی لە ناو دڵیاتی لەسەر زمانێتی بۆیە شتێکی هەیە لەگەڵ دراوسێکە و لەگەڵ هاوسەرەکە و لەگەڵ خوشکەکە و لەگەڵ براکە و لەگەڵ هەر کەسێک بێ دەری بڕە فڕی بەرە دەرەوە گلەیی لێ بکە باسی بکە
مەیهێڵەرە لە ناوە چکەوەیچەکە لە چارەسەرەکان بەڵام بەداخەوەی مەشتێکی بەسیتەیە گەورەیەکەین دراوسەیەکە سەلامی لێ ناکە یەکسەرڵێکی ئەوە ڕقی لە منە ئەوم بە پیاو نازانێت ئەوە نازانم چی تۆ سەلامی لێ ناکەی سەلامی لێ ناکەی تر وردەوەدا قسەیکی ڕقەکەی وردەوەدا گەورابێ چ دایمەن ئەو شتە ڕقوکینانە وەکو تۆپەڵە بەفرێک وایە بەقەی تۆپێکی تێنسە بێ لەسەر شاخی خلۆری کەرەوە بۆ خوارەوە لەگەڵ خۆی بەفر هەڵەگرێ وەختێک گاتە خوارەوانەیە بۆ بە کێوێک ڕقوکینە ژاوایە ئەو کەسانی ڕقوکینە لە ناوردەوە کۆبێتەوە ئیتر کێشەی هەموو گەورەکان کوشتن و بڕین و خۆکوشتن و خەڵکوشتن هەمووی لە شتی بەسیتەوەیە بۆی ئەگەر ئێمە لێبوردەوەمان هەبێ شتانە زۆر کەمە بێتەوانێ ئەبێ ئیش لەسەر ئەوە بکە خاصن پەروەردە خاستن لەوە بۆیە ئەو کەسانە دەروون دروستیشن ینی دەروون دروست چییە بە دەگمەن تووشی نەخۆشی و گرفتی دەرونیە بن تەلاق و لێکجابوونەوە زۆر کەمە بێ ئەمانە هەمووی ئیلاقی بەباری دەرونی ئینسانەوە هەیە وەڵا هاتوونەوانی نەخۆشی ئایدزیان هەبووە خولیان بۆ کردوونەتەوە کە چۆن لێبوردەبی چۆن زووتر چاک بوونەتەوانێ چۆ جیهازی مناعەش بە قووە دەکاتەوە بۆیە دایمەن لەگەڵ یەک کاگەر ئێمە قسەمان خۆش بێ بڕابێ زۆر کێشە حالە بێ ئێمە قسەمان ڕقا علمیان دەرکەوتووە قسەی خۆش 1500 یەکە ژمارە خۆڕکەسپەکانمان زیاکە ینی جیهازی مناعەیە ئێمە چین بۆ لای نەخۆشیش گوڵێکی ئەوەمان بۆ بردو پارەمان پیا خۆمان ئیلا کردووە بەڵام نازانین دو قسەی خۆشکەین گوڵەکە و نەبردا بەس بووکە الحەمدولله ئەمڕۆ ئەم شکلی زۆر جوانە ئەمڕۆ هەستەکەم باش بووی الحەمدولله ئەمڕۆ باشتری لە جاران ئەوە مەناعی بەرزەکاتەوە بەڵام تۆ گوڵێکی بۆ بیت و دانیشیت و بەحساب هیلاک بیت لە ئەڵێ ڕۆڵەی مردووی لە قەبر دەریان هێناوە بۆ هالیاتوە ئای دەسم ژێرە وڵا ئای کوژیەوەی تری کوژی کاکە قسە وشە ئەزانین لە کوردیا چەند وشەی جوانمان هەیە لە عیلمە ئەوە پێ دەڵێ قسەی خۆش گەشتبینی ژمارە خۆڕەگەسپەکانە زیاکە لە دین ئەگەر ئیمانداری کەلیمەت طەیبە سەدەقە حەدیثێکی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ قسەی خۆش سەدەقەیە لە کوردەواری بە قسەی خۆش مار لە کونیەتە دەر مەبەسم لێرە چییە ئێمە قسەمان ڕقە لەگەڵ یەکتریا ئەچی بۆ ماڵە خزمێ دراوسێ نازانتی بۆ لەو بەعازیێتەوە قسەی ڕقەکە شت فڕەیە ئەمانە ڕقوکینەکان دروستەکان بەڵام ئەگەر قسەمان خۆش بێ وشەی جوان بەکاربێن فەرهەنگی کوردی پڕە لە وشەی جوان با مناڵەکانمان ڕابێن وشە جوانانە نەک جنیە و سوکایەتی و ئیهانە و ڕقوکینە و حقت کاک جەزا وەزان باسێکی شتێکی جوانی وتی کەمترین شت لەسەر لێبوردەی نووسراوە کەمترین شت فعلا ینی بڕۆ بزانە چیرۆکەکانمان فلیمەکانمان مسەلسەلاتەکانمان نووسینەکانمان کۆڕ و کۆبوونەوەکان بە دەگمەن باسی لێبوردەی و تەسامح هەندێک منەظەمات هەیە ئێستا هاتوون هەندێک شت لەوانە باسەکەن NGOانە بۆیە ئەبێ بە حەقیقەت تەسامح لێبوردەی ببێ بە کرۆک یاخود با بڵێن جەوهەری پەروەردەی ئێمە چونکە تا لێبوردە بین لەگەڵ یەکتریا خۆمان بەختەوەرە بین بەڕێزان تا لێبوردەبی تۆ لەگەڵ دراوسەکە و لە شەڕ و ئاژاوە بە دوورەبی تا لێبوردەبی لەگەڵ هاوسەرەکە و لە تەلاق و لێکجابوونەوە بە دوورەبی تا لێبوردەبی لەگەڵ قوتابی خوێندکارەکان لە کێشەی ناو مەکتەب بە دوورەبی ئەمانە هەمووی ئەبێ ئیشی لەسەر کرێ بەڕێزان باسی خێزانمان زۆر کرد بەڵام ئایا ئەکرێ من تۆ بەس لە خێزانمانە لێبوردە بین بەڵام ڕاگەیاندنەکان ڕقوکینە بڵاوکەنەوە یەکێک لە دامەزراوەکان کە گرنگی زۆری هەیە بەداخەوە تاوەکو ئێستا ئێمە ئیشماوەکو پێویست لەسەری نەکردووە بۆ نمونە من زۆر جا بە نمونەیە مۆڵەگە مناڵەکەمان لە مەکتەب بێ ئەوەی سێدەوامی بێ بەڕێزان چەند لە مەکتەبە مێنێتەوە 2 سەعات 3 سەعات وایە بەڵام تخوا بەس خۆتان مناڵەکانتان چەند ئایپاتە و یا ئەم ئایفۆنی لە بەردەسایە لە باوەشایەتی لە 3 سەعات زیاترە من دڵنیام 4 سەعات 5 سەعات من زۆر جار دایک و باوکان خۆیان دەڵێن لە مناڵەکەم لە مەکتەبیەتەوە هێشتا جانتاکەی ئاوە فڕێیا و جلەکانی نەگۆڕی و نانی نەخواردو ئایپاتەکە دەسەیاتێ مۆبایلەکەی فەیسبووکەکەی باشە کاتێک کە ئەبینین ئێستا ئەم هەموو کەناڵە هەیەم کەناڵانە چەند کەناڵ ئێوە بەڕێزان بینی و تانە فلیمێک لەسەر تەسامح و لێبوردەی ئاشتەوایی با بڵێن دینی بکات مەسەلەن لە بینی مەسیحی و لە بینی ئێزیدیە لە بینی ئێزیدی و لە بینی کاکەیە ئێمە من هەتا ئێستا فلیمێکم نەبینیوە باسی تەسامحی دینی بکات لە کوردستانە من باسیەوە ناکەم تەرجومەیە شوێنێکی دویانە بەڵام کە تەرجومەکەشیان کردوەکو پێویست نەبووە کەواتە ئەبێ ئێستا وەزارەتی ڕۆشنبیری تأکید لەسەرەوە بکاتەوە یاخود ئەم ڕاگەیاندنانە تەشجیع بکرێن هان بدرێن کۆمەڵێ فلیم و مسەلسەلات و بەرنامەی تایبەت بکرێن لەسەر تەسامح بەڕێزان من مسەلسەلەم بینیوە یاخود بۆ نمونە گۆرانیم بینیوە بە شان و باڵی گەڕەکێکەڵەیە ڕقوکینە لای شوێنێکی تر دروستەکە ئێستا شتێکی زۆر خراپیش بەڕێزان خەریکە سەر هەڵەیە دروستکردنی عەشرەت و ناوچەگەرێتیە ئێمە کورد خۆمان چەنگین ئێستا وە لێکەی دێتەوە ئەڵێ من عەشرەتەکەی من وایە عەشرەتەی من واکەم ئەم عەشرەتەی من واکەم ئێ باشە لە کوردستانە دەیان و سەدان عەشرەتمان هەیە
جا هەر یەکێ بەشان و باڵی عەشرەتەکەی خۆیان هەڵات و حەفلە و نازام ساڵام کات و ڕقوکینە دروستە بێ لەگەڵ عەشرەتەکانی ترا. کەی ئێمە کورد ئەوەندە بەرفراوان و گەورەین و جانی تەبایی و پێکەوە ژیان لە ناومانە تابینە ناوم شتە بچووکانە. بۆیە ئەمە بە حەقیقەت ئیتر نازانم دەستێکی لە پشتەوەیە شتێکە ئێمەم حیزبانەی هەمانە بە حەقیقەت. وەرە سەیری فەیسبووکەکان کە، وەرە سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کە، وەرە سەیری بەرنامە و پرۆگرامەکان کە. ئەستا زۆر کەناڵ هەیە خەڵک باسیەکە ئەڵێمە بەس بۆ ئەم شارە کراوە. تەنانەت موزیعەکان بۆ نمونە ئەوانەی بەرنامە پێشکەشەکەن تایبەتن بە ناوچەیەک. یەک لەهجە یەک شێوە زمان زیاتر زاڵە. ئەمە تەفریقە و جیاوازی دروستەکە بەڕێزان. ئێمە ئێستا لە پەروەردەیە ئەبوایە هەوڵمان بایە زمانێکی یەکگرتووی کوردیمان دابنایە. بەڵام ئێستا سەیرەکەین چەندەها لەهجەی جیاجامان هێناوە خەریکە زمانە یەکگرتوەکەمان لە دەسەی لەهجەکان لەسەر سەر ئەبێ ببوژێنرێرەوە بە ئیشی پێ بکرێ. بەڵام لە هەموو دنیا ئێستا لە عەرەبیە لوغەیەکی عەرەبی فوسحە هەیە ئەوەی کە پێنووسن و پێخوێنن ئەوەی کە لوغەی قورئانە و لوغەیەکی فوسحەیە. کەواتە ڕاگەیاندەکانی ڕۆڵیان هەیە. مزگەوتەکانمان بەڕێزان شوێنەکانی خواپەرستی ئێستا زۆر جار ئەبینی لە مزگەوتێکە دیعایە بۆ مەسەبێکەکرێ. ئەمە کێشەیەکی گەورە بۆ دروستەکە کاکە جار کەسانێکی تر هەیە سەر بەو مەسەبە نییە بەو تیارە نییە. هەر لە من زۆر جار لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لە بواری ئاینیە زۆر ئیشەکان دەنگیان هەیە ڕەنگیان هەیە ئەڵێم مامۆستا جار ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە یەک خوامان هەیە خوای ئەوانەیە یەک قورئانمان هەیە یەک کەعبەمان هەیە یەک پێغەمبەر هەیە درودی خوای لەسەر بێ. ئەی باشە بەس بۆ لە سوننەیە 4-5 مەسەب 6 مەسەب هەیە. بەس پێم بڵێ ئەمە جیاوازیە چییە؟ بۆ ئەم هەموو حیزبە ئیسلامی هەیە. خۆی کێشەکان ئەمەیە ئێستا. ئەچی بۆ مزگەوت نوێژەکەی ئەوە لە قاچێ وادانێ ئەوە لە دەسێ وادانێ ئەوەڵێ ئەوە وابکە ئەوەڵێ وابکە بڕاوبی ئەمە خۆی لەخوا تەفریقە دروستەکات. اینجا وا ڕقوکی نەشمان کردو ئەگەر وەکو ئەو نوێژنەکەی یا وەکو ئەو ڕەفتارنەکەی یا ئیمان بەو مەسەبەیەوە نێنی دوژمنی. چونکە ئێمە کێشەیەکمان هەیە بیرکردنەوەی ئیزدیواجیە دوانە زۆر خەتەرەوە یا ڕەش یا سپی. ئەبێ بزانین لە بینی ڕەش و سپیا ڕەنگی تر هەیە ڕەنگی خۆڵەمێشی هەیە کۆمەڵە ڕەنگی تر هەیە. خۆی گەورە ئێمەی دروست کردو بە ڕێزان بە ئەفکاری جیاواز بە شعوبی جیاواز بە قەبیلەی جیاواز. بەڵام ئێمە ئەگەر تەسامح نەبێ یەکتری قبوڵ ناکەین. من ئەگەر هەبمێ بەڵام بەس سۆرانی و بەس سلێمانی ئێمانای وایە منەکەمە دوژمنایەتی لەگەڵ بادی نییە لەگەڵ هەولێریە. من ئەگەر بڵێم ئیلا مەسەبەکەی من فڵان مەسەبی ڕاستە و ئیمام فڵان ئیمام ڕاستە مانای وایە ئەوانی تر ڕەتەکەمە خۆی ئۆتۆماتیکێن وابێ. بزانە شیعە و سونە بەڕێزان ئەوەندەی شیعە و سونە لە یەکتریان کوشتووە ئەوەندە مەسیحی لە ئیسلامی نەکوشتووە. کوات تەسامح لە کاتێکا خوای گەوراڵێ ئێوە لە عەرس لە یەکتری خۆش بن ڕحم بە یەکەم لە عاسمان ڕحمتان پێکەم ئێوە خوای هەمومانە. ئەمە کەواتە جاری واشەی بەڕێزان تەفریقە و دووبەرەکیەکە لە شوێنە خواپەرستەکانەوە بێ. کەنیسە بە نوعی پەروەردە دەکا ئەمە بۆ من هەندێک مزگەوت هەیە خاصە بەم مەسەبە. ئێمە مەسەبەکان خۆیمە ئیشی من نییە تا بڵێم ڕەتیەکەینەوانێ بەڵام ئەبێ ئەم مەسەبانە ئیش لەسەرەوە بکەن ئێمە کوردین هەمومان وەکو کورد مامەڵەمان لەگەڵا بکەن هەمومان وەکو برا بژین هەمومان لێبوردنمان بەرامبەر یەکتری. بەڵام بەداخەوە ئەوەمان نییە ئیلا ئەوەیە وتمانە بێ پەروەردە ئیشی لەسەرکە. ئەگەر پەروەردە ئیشی لەسەر نەکا و بەرنامە و پرۆگرام نەبێ منهەجی تایبەتیدا نەنرێ بۆ گەشە پێکردنی ئەم جانی لێبوردەیە و نووسەرەکانمان ئێمە زۆر نووسەری باشمان هەیە بەڵام هەتا ئێستا بە دەگمەن نازان بەڕێستان ئەگەر خوێن بێتانەوە بینی بێتان چیرۆکی ئەم هەموو چیرۆکی مناڵانە نووسەیە من نەمبینیوە چیرۆکی دوو چیرۆک زیاترم نەبینیوە کە بۆنی ئەوەی لێبێ گیانی لێبوردەیی لە ناو مناڵەکانە. ئێ باشە خۆ ڕاگەیاندنی هەر تەلەڤیزۆن نییە هەر فەیسبوک نییە هەر رادیۆ نییە کتێب و ڕۆژنامە و گۆڤارەکانە مەمووی لە زمانی ڕاگەیاندنایە. ئەدەبا وەزارەتی ڕۆشنبیری ئێستا زانکۆکانمان هانی ئەو نووسەرانە بن کە نووسەری سەرکەوتون بۆ مناڵە نووسن با کۆمەڵێ چیرۆکی مناڵمان بۆ بنووسن کە گیانی لێبوردەی لە ناو مناڵەکانە زۆر کاریگەری هەیە لەسەر مناڵ بەڕێزان زۆر ئیش هەیە ئەتوانین ئێمە بیکەین. ئێمە ماوەی بەرنامەکەمان بەڕێزان لێردا کۆتایی هات لە کۆتاییە ئەوە ئەڵێم چۆن هەوڵ بین بەڕێزان گیانی لێبوردەیی لە ناو دڵ و دەرونی تاکەکانمانە. ئێمە وتمانەوەی سا باسمان کرد لێبوردەی زۆر پێویستە هەمومان گەشتینەوە بەڕێزان لێبوردەی پێویستە یا پێویست نییە کەس هەیە لە ئێمە باسمان کرد ئەوەی حاقدە و ڕق و کینەیە هەر شەڕ و ئاژاوە دروستە بێ
دروستی دەرونی نییە وەکو تاک کێشێک کۆمەڵایەتی و ململانی کۆمەڵایەتی دروستە بێ وەوتیشمان تەنیا چارەسەر چێ پەروەردەیە پەروەردەش بە هەموو جۆرەکانیەوە پەروەردەی خێزانی پەروەردەی قوتابخانە خوێندنگاکان پەروەردە لە ڕاگەیاندەکانەوە نووسەرەکانمانە و لە مزگەوتەکانمانەوە اینجا ئێمەوە تاوت و ئێم بابەتەمان کردو ئەوە ئەزانین و هیچ نەبێ با ئێمە ئەم چەند کەسەی لەم هۆڵەیە لەگەڵ ئەو بەڕێزانە و دایک و باوکانی ئەمان بینن چەند دایک و باوکێ با لەم ڕۆوە با لە دوای ئەم بەرنامەوە هەوڵ بین ئەم گیانی تەسامح لە ناو مناڵەکانمان لێبوو دەبین خواگەر جاران ئەمان نەڕان بەسەر مناڵەکانمانە جنێومان پێ با ئێستا ئەوە نەکەین ئەگەر جاران مناڵەکەمان شەڕێکی کرد و زلەیەکمان لێ با ئەوە نەکەین ئەگەر جاران مناڵی دراوسەیەکمان لە مناڵەکەمانەیە و ئەمان گوڕۆ تۆڵی خۆتی لێ بکەر و دەنگە دەنگمان کرد بە ئەوە نەکەین ئێخۆ هەموو کاروانێکی دوور و دێش بە هەنگاوی یەکەم دەست پێکە بەڕێزات هیوادارم سوود بەخش بوو بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوە شەتایە سەبی نەرمان بوون تا هەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ ئەم بەرنامەیە بە سپۆنسەری کۆمپانیای دیناری عێراقی پێشکەش کرا.